ماسود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەوی پێنجشەممە 17 ئەیلولی ساڵی 1998 بە ئامادەبوونی مادلین ئۆلبرایت وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا ڕێکەوتنامەیەکیان بۆ کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ ئیمزا کرد کە بە ڕێکەوتنامی واشنگتن ناسرا. بە پێی خاڵی سێمی ڕێکەوتنەکە پێویست بوو هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی ساڵی 1999 یەک بخرێنەوە، بەڵام جێبەجێکردنەکەی دواکەوت بۆ ساڵی 2006. ئەوەی تا ئێستا بە ئاشکرا دەبینرێت شوێنەواری دوو ئیدارەی و نەبوونی حکوومەتێکە کە ئیدارەی هەموو هەرێمی کوردستان پێکەوە بکات. نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا سەرۆکی فعلی بەڕێوەبردننی حکوومەتە لە هەولێر و دهۆک. عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەت کەسی یەکەمی بەڕێوەبردننی حکومڕانیە لە سنووری سلێمانی. ئەمە بۆ حکوومەتەکەی بەرەم ساڵح و ئازاد بەرواریش هەروە بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا چەند حکوومەتێکیان پێکەوە دروست کردووە. کابینە هاوبەشەکانی یەکێتی و پارتی کابینەی وەزاری یەکەم لە حوزەیرانی 1992 بۆ نیسانی 1993 بە سەرۆکایەتی فواد معسووم. کابینەی وەزاری دووەم لە 25 نیسانی 1993 بۆ ئابی 1996 بە سەرۆکایەتی کۆسرەد ڕەسوڵ. کابینەی پێنجەم لە نیسانی 2006 بۆ تشرینی یەکەمی 2009 بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی. کابینەی شەشەم لە تشرینی یەکەمی 2009 بۆ نیسانی 2012 بە سەرۆکایەتی بەرهەم ساڵح. کابینەی حوتەم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە نیسانی 2012 تا ئێستا بەردەوامە. لەم 40,000 مەتر چوارگۆشەیەدا کە ڕووبەری دانپێدانراوی هەرێمی کوردستانە بەپێی دەستوری عێراق سەرباری هەبوونی یەک حکوومەت، بەڵام لە واقعدا وەک دوو ئیدارەی حکومڕانی و دوو جوگرافیای جیاواز دەسەڵات لەلایەن بەرپرسانی یەکێتی و پارتیەوە لە حکوومەتێکدا بەڕێوە دەبرێت. وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ ئەگەرچی لە کابینەی حوتەمدا یەکگرتنەوەیان ڕاگەێنرا، بەڵام بەڕێوەبردننی دوولایەنە تیایاندا بە ئاشکرا جێبەجێ دەکرێت بەهۆی ئەوەی وەزیر و بریکارەکانیان بە سەر یەکێتی و پارتیدا دابەش کراون. بۆیە هەر یەکێکیان کاروباری وەزارەتەکە لەو ناوچانەدا بەڕێوە دەبات کە حیزبەکەی تێیدا باڵادەستە. بە جۆرێک هەر بریکارێک لەو ناوچەیی بە زۆنی دەسەڵاتی حیزبەکەی دادەنرێت. دەسەڵاتی لە وەزیر زیاترە و لە حەقیقەتیشدا ئەو وەزیری فعلیە. بە پێی خاڵی چوارەمی بەشی سێمی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی و پارتی پێویستە حکومڕانی لە زاخۆ و بۆ خانەقین بە تەوافق و هاوسەنگی لە نێوان هەردوولادا بەڕێوە ببرێت. بەڵام لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک کە ناوچەی هەژموونی دەسەڵاتی پارتیە هەتا ئێستا لە قایمقامێکەوە بۆ بەڕێوەبەری ناحەیەک و تەنانەت بەڕێوەبەری قوتابخانەیەک یان بنکەیەکی تەندروستی و پەروەردە کەسێک کە سەر بە یەکێتی بێت بوونی نییە. بە پێچەوانەشەوە بۆ سنووری پارێزگای سلێمانیش هەروایە لە سەرەوە بۆ خوارەوە بەرپرسیارەتی بە کەسانی سەر بە یەکێتی دراوە و هیچ بەرپرسێک نییە پارتی بێت. هەرچەندە لە بنەڕەتدا دەبێت دامەزراندن و بەرپرسیارەتی بە پێی لێهاتووی و دوور لە ئینتیمای حیزبایەتی بە خەڵک بسپێردرێت. لە ئاستی ئەنجومەنی وەزیرانیشدا کێشە و بابەت و نووسراوەکانی سنووری ئیدارەی ئەوسای سلێمانی بۆ لای عیماد ئەحمەد دەچێت. واتە عیماد ئەحمەد وەک سەرۆکی حکوومەت لە سنووری سلێمانی و بۆ ناوچەی هەولێر و دهۆک و نێچیروان بارزانیش بە هەمان شێوەیە. سەبارەت بە گواستنەوەی قایمقامەکان بۆ ناوچەکانی یەکتری کە دوای ڕاگەیاندنی کابینەی حوتەم بڕیاری لەسەر درا تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و یەکێتی و پارتیش لەسەر ئەو بابەتە ئیداریە ڕێگ نەکەوتون. هێزەکانی ئاسایش ئەگەرچی هەمویان خراونەتە سەر ئەنجومەنی ئاسایشی هەرێم، بەڵام تا ئێستا لۆگۆ و جلوبەرگی ئاسایشی پارتی و یەکێتی جیاوازە و تەنانەت یەک ئەندامی پارتی نییە لە سنووری سلێمانی ئاسایش بێت و لە سنووری هەولێر و دهۆکیش بۆ ئەندامانی یەکێتی بە هەمان شێوەیە و کارمەندانی ناتوانن دەوامەکانیان لە سلێمانیەوە بگوێزنەوە دهۆک و هەولێر و بە پێچەوانەشەوە سەرباری هەبوونی ڕێکەوتنامەی استراتیژی هەڵکشان و داکشانی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی کاریگەری دەبێت لەسەر هاوکاری و هەماهەنگیان لە بەڕێوەبردننی حکوومەتە هاوبەشەکەی نێوانیە. لە حاڵەتی خرابوونی ئەو پەیوەندیانەشدا باشکرا زیاتر دیاردەی دوو ئیدارەیی دەردەکەوێتەوە. سەرچاوەیەکی نزیک لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی بۆ NRT ئاشکرا کرد لە سەرەتای پێکەنانی کابینەی حوتەمدا سێ مەسەلە ناکۆچەکانی نێوان یەکێتی و پارتی زەقتر کردەوە. بە جۆرێک وای کرد هەر لە سەرەتاوە کابینەکە نەتوانێت حکومڕانی ناوچەکان بە یەک ئاراستە و بە یەک شێوە بەڕێوە ببات. یەکەمیان مەسەلەی نەوت کە بە بڕوای یەکێتی پارتی کۆنتڕۆلی کردووە لە گرێبەستەکانەوە بۆ بڕیاری وەستان و هەناردەکردنەوەی. دووهەمینیشیان گۆڕینی شوێنی وێنەکەی مستەفا بەرزانی لەلایەن ئەرسەلان بایزەوە لە هۆڵی پێشوازی سەرۆکی پەرلەمان. سێهەم خاڵیان جیاوازی بۆ چوونی پارتی و یەکێتی لە مەسەلەی کێشانەوەی متمانە لە نووری مالکی. سەبارەت بە مەسەلەی نەوت سەرچاوەیەکی باڵای پارتی ئەوەی بە NRT وت سەرکردایەتی هەرە باڵای یەکێتی بە وردی ئاگاداری دۆسی نەوتە و
بەشێکن لە بڕیارەکان بەڵام کاتێک سەرکردایەتی و کادرانی خوارخۆیان ئاگادار ناکەنەوە ئەوە پەیوەندی بە پارتیەوە نییە. یەکێتی و پارتی زیاتر لە 6 ساڵە پێکەوە حکوومەت پێک دەهێن و بەشداری هەڵبژاردنەکان دەکەن و دواتر بەپێی ڕێکەوتنی استراتیژی نێوانیان بەرپرسیارەتیەکان لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. بەپێی ڕێکەوتن نامەکەش ئەم حاڵەتە بەردەوام دەبێت تا گەیشتن بە قۆناغێکی سیاسی جیاوازتر لەو ڕۆژەی ڕێکەوتنی استراتیژی تێدا ڕاگەیەندراوە، واتە ڕۆژی 27 تەمموزی 2007.